پلەکانی گەرما بە شێوەیەک بەرز بوونەتەوە، زەویەکە هەڵمی لێ هەڵدەستێ. لە هەندێک ناوچەی کەرکووک و گەرمیان و دیالە گەرما ژیانی وەستاندووە. دوکان و بازاڕەکان تا درەنگانێکی ئێوارە دادەخرێن، بەڵام هەندێک دوکانداریش بۆ پەیداکردنی بژێوی ناچارن بەردەوام بن لە کارەکانیان. خەڵک بەکەمتێ لەبەرۆ دنیا گەرمە، خەڵک دەرودەشت ناکە ئەوانە بڵێ لەبەرۆ گەرمای خەڵک بڵێن گەرمابێ خەڵک دەرودەشت ناکە کە بە شتێکی فێنێک بێڵە دەرودەشتەکە بۆ بازاڕ و هەموو شتێ پیشەیەک ئاوە. دەستگا خزمەتگوزاریەکان بۆ فێنەکردنەوەی جێگە گشتیەکان، جادە و شوێنە گشتیەکان دەشۆن. بەهۆی کەمی کارەبای نیشتیمانیەوە بەفر ڕەواجی پەیدا کردووە. هەندێک لە هاوڵاتیانیش بۆ خۆپاراستن لە هەتاو چەتر بەکاردەهێن. پلەکانی گەرمە لە کوردستان و بەتابەتی لەم ناوچەی ئێمە بەڕێژەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە. ئەمە جوار دەکات زۆر جار نەتوانی ئیش و کارەکانی ڕۆژانەی خۆی کە پێویستە بەجێبێن. ئەمە ساڵانێکە بەتایبەتی خۆم بیرمان لەوە کردوتەوە بۆ بەڕێکردنی کاری ڕۆژانەی خۆمان بەنابینە بەر هەڵدانی چەتر. بەرزی پلەی گەرمی خەڵکێکی زۆری هانداوە تا بۆ خۆفێنەکردنەوە ڕوو لە مەلەوانگە و ڕووبارەکان بکەن. بەتایبەت دوانیوەڕوان خەڵکێکی زۆر لە ناوچە جاجیاکانی گەرمیانەوە ڕوو لە ڕووباری سیروان دەکەن بۆ مەلەکردن و خۆفێنەکردنەوە و بەسەربردنی کاتێکی خۆش. وەڵا کاکە لە داخی گەرما و بێکارەبایی ڕوومان کردێتەوە ئەم چەمی سیروانە. ئەویش باشە بۆ تەلانکەی ئەم فەقیر و هەژارانەوە بۆ خۆمان تێن جەوێکە گۆڕین و فێنکەمە چەند ساڵەکە ئێمە هەر لە ئەم کەلارە گیانمانەوە ئەم چەمی سیروانەوەم ئاوە. بەڕاستی جێگەی خۆیەتی حکومەت ئاوڕێکی لێ بداتەوە بۆ سەیرانگایە وەکو کارەباکە نادا ئاوڕێ لەم چەمی سیروانە بداتەوە بۆ سەیرانگا و بۆ خزمەتی ئەو خەڵک. بەرزی پلەکانی گەرما لە وەرزی هاویندا بە شێوەیەکە کە لە هەندێک ناوچەی سنووری کەرکووک و گەرمیان و دیالە هەندێک جار پلەکانی گەرما لە 50 پلەی سەدی نزیک دەبێتەوە. بە تەواوەتی ژیان لەو ناوچانە دەوەستێنێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.